هێزەکانی سوپاس سیستەمی ئاودێری زەوێداچێندراو بە گەنمەشامەکانیان تێک و پێک داوە. دەشتی ئاغاش کە خاوەن زەوێکەیە لە گوندی پەڵکانی ناحی سەرگەڕان لە درەنگانی شەودا بە تۆمەتی ئاودێری زەویەکانی دەستگیر کرا و ڕاپێچی بنکەی پۆلیسی سەرگەڕان کرا. هیچ تۆمەتێکی یاسایی لەسەر نەبووە، بۆیە بەبێ تاوان ئازاد کرا. ئێستا مەم گەنمە شامی بەهاریمت لێچان، ئێستا کە جواب بەروبوومەکە پێڕاگەی، ینی احتیمالە 10-15 ڕۆژ کە دروێ نەبکرێتن. ئێستا بەو شوی هاتێ دەرێ دەبیم ڕەشەی تێک دێ ئاودانینەکەی گوتم بە چ زەمیرێکی ئێستاەوە بەروبووم پێڕاگەیە چۆن دەتانی ئاودانی بە من ڕابگری وتم ئاودانیم هەر دەکەم، ینی بشم گرم بم کوژن تەنازل ناکەم لەسەر حەق خۆم خاوەن حەقم لەسەر زەوی خۆم ئەتوانی تادا لەم دەکەی ئیشکاری سوپانیە بەڕاستی. ڕێگری و دەستێوەردانی هێزە ئەمنی عێراقەکان بۆ سەر جوتیارانی کورد زوو دووبارە دەبنەوە، ئەگەرچی هەوڵەکان بۆ ئەوەن هێزە ئەمنیەکان ئەرکی پاراستنی ناوچەکە لە ئەستۆ بگرن نەک شتی تر. نوێنەری جوتیارانی کورد لە سەرگەڕان دەڵێت هێزە ئەمنیەکان بڕیار و نووسراوەکانی سەروی خۆیان جێبەجێ ناکەن، ئامانجیانە ئامانجە سەرەکیەکەیان بپێکن کە بێزارکردنی جوتیارانی کووردە لە سنوورەکە. بەڕاستی اعتراف بەو کتابانش نەکەن کە بە خۆیان دەری دەکەن، اعتراف بە کتابی هادی عامریش و لێژنەی باڵای جێبەجێکردنی مادەی 130 نەکەن. هەر دوێنێک کە پێری ئەو کتابە دەرچووە کە دەبواە هەمووی کەسە گلتیزامی پێ بکە، بەڵام بەڕاستی هێزە سەربازەکان لەو سنوورە هیچ التیزام بەو شتانە ناکەن و بەردەوام لە هەڵقوتان دەکوتنە سەر جوتیارەکان. هەر ئەم شەو هەڵیان کوتاوەتە سەر جوتیارێک لە گوندی پەڵکانە سەعات 12 شەو دەستگیریان کردووە و ڕێگری دەکەن ناهێن هیچ کارێکی کشتتوکاڵی لەو سنوورە جێبەجێ بکرێت. مامەڵەی هێزە ئەمنیەکان بە پاڵپشتی ئیدارەی ئێستای کەرکووک دژ بە جوتیارانی کورد لە کاتێکدایە زیاتر لە 20 ڕۆژە جوتیارانی کورد و تورکمانی سنووری تۆپزاوە مانیان گرتووە. سەرۆکی جێبەجەکاری مادی 140 داوای کرد کار بەگرێ بەستە کوشتتوکاڵەکانی سەردەمی بەعس نەکرێت. ئەگەر جێگیرکردنی هێزی سوپا لە هەر شوێنێک ئاماژەی پاراستنی ئەمنیەت و ئاسایشی ئەو ناوچەیە بێت، ئەوە لە سنووری گوندە کوردەکانی سنووری کەرکووک کە هێزی سوپای لێ جێگیر کراوە ئەرکی خۆیان لە بیر چوێتەوە و خەریکی دەستێوەردانی کاروباری جوتیارانی کوردن لەم ناوچەیە. ئەمەش نیگەرانی تەواوی لای جوتیاران دروست کرد و پێیان وایە هێزە ئەمنیەکان ئەرکی ڕاستەقینەی خۆیان لەبیر کردووە. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، گوندی پەڵکانە، ناحی سەرگەڕان.